ئێوارەتان باش من سامان بەشارەتین بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ زوتنەوەی گۆڕان هەم باڵی کورسات و هەم باڵی گردی زەرگەتە ویستیان کۆنفرانس ببەستن، بەڵام بەهۆی تاو-نەکردنی ڕێژەی یاسایی ئەندامان نەتوانرا کۆنفرانسەکە ببەستێت. هەرچەندە نوێنەری کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقیش بەشدار بوو، بەڵام ئەبوایە زیاتر لە 1643 کەس ئامادەی هۆڵەکە بێ، بەڵام 447 ئەندام ئامادە بوو. بۆیە کۆنفرانسەکە ڕێژەی یاسایی خۆی تاو نەکرد و هەڵۆشێنرایەوە. ئەمە لە کاتێکدا کە پێشتر گۆڕانی گردەکە کۆنفرانسێکیان بەست، بەڵام ئەو کۆمیسیۆن لەبەرەوەی کە ئامادە نەبوو، نوێنەری کۆمیسیۆن دانی بە کۆنفرانسەکەدا نەناوتی نایاسایی. ئێستا لە نێوان کورسات و گردەکە نازانرێت گۆڕان چارەنووسی چی لێدێت. ئەو گۆڕانەی کە ڕۆژگارێک هێزێکی کاریگەری سیاسی ساحەی سیاسی هەرێمی کوردستان بوو، بەڵام لە دوای ڕەوانشاد نەوشیروان مستەفا زوتنەوەکە هەستەکەی بۆتە دوو کەرت و چەند کەرتێکی دیکەشی لێ بووەتە. ئەو هێزە نەما کە هەم پارتی هەم یەکێتی حسابێکی سیاسی زۆر تایبەتیان بۆ کرد. سەردەمانێک ئۆپۆسیۆنێکی زۆر بەهێز بوو لە ناوکایی سیاسی هەرێمی کوردستان و هەروەها مۆدێلی کاری ئۆپۆسیۆن بوون وە خۆیان دەڵێن ئەوان دروستیان کرد. بەڵام ئێستا وای لێ هاتووە لە نێوان دوو گەڕەکدا پەرتن و ئاشنا بنەوە. من ئەم شەو بۆ قسەی زیاتر لەسەر ئەم تەوەرە میوانداری زۆر بەڕێز دکتۆر جعفەر عەلی، ئەم مامۆستای زانکۆیە، هەم ئەندامی پێشووتری پەرلەمانی کوردستان بوو لەسەر فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان. ئەلبەتە ئەو گۆڕانەی ئەو کات کە ئەوان ئەندام بووتیایە گۆڕانێکی بەهێز بوو، بە قسەی مننا، بە قسەی بەشێکی زۆر لە خەڵکو و لایەنە سیاسیەکانیش. کاک دکتۆر زۆر بەخێر. زۆر سپاس. ئەگەر من جەنابەت بگەڕێنمەوە بۆ ئەو سەردەمەی کە ئێوە پەرلەمانتاری بزوتنەوەی گۆڕان بوون، هەم گۆڕان بوون، بەراورد بە ئێستا هەست بە چیەکەن؟ زۆر سپاس. بە دڵنیاییەوە دۆخێکی دەرونی و سیاسی و کۆمەڵایەتی ناخۆشە و نیگەرانیەکی زۆر پێم وایە هەموو خەڵکانی کە جۆرێک لە پرەنسیپ و جۆرێک لە مەبدە و جۆرێک لە خەمێکی گەورە، خەمێکی سیاسی گەورە و خەمێکی کۆمەڵایەتی گەورە و بەرژەوەندی هاوبەش لە ناو سنەوەیکی سیاسی وەکو سنەوەی گۆڕاندا کۆی کردبوونەوە، هەموو ئەو تەسەوڕ دەکەم ئەم جۆرە بیرکردنەوەانە، ئەم ئاراستەی بیرکردنەوە کە پابند بوو بە پرەنسیپ و پابند بوو بۆ بنەمایانی کە بستنەوەی گۆڕانی لەسەر دامەزرا بوو، پێم وایە هەمویان لە ئێستادا هەست بە نیگەرانی خۆڵ دەکەن. هەر هەمویان پێم وایە خەمێکی گەورە لە بەرامبەر ئەم دۆخی ئێستا کە گۆڕانی تێکەوتووە خەمێکی گەورە دایگرتوون و پێم وایە هەر هەمووشیان نیگەرانن لەم دۆخە و لەم جۆرە ململانێ نادیموکراتی، لەم جۆرە ململانەیە کە لە ئێستادا هەیە لە ناو گۆڕاندا. کەمە خواستی هیچمان نەبوو. بەڕاستی بۆ چارەنووسەکە گەی بەم ڕۆژە؟ ڕاستیەکەی من پێم باشە ئەوە بڵێم لە سەرەتادا بستنەوەی گۆڕان بستنەوەیکی کاریگەر بوو، یعنی یەکێک بوو لەو بستنەوە نوێیانەی کە ئومێدی زۆر گەورەی لەسەر هەڵچنرا بوو، هەم شەقام ئومێدی زۆر گەورەی پێ بوو و هەم بەڕاستی تەسەوڕ دەکەم خودی هێزە سیاسیەکانیش تا ئەندازەیەکی گەورە حسابێکی زۆر گەورە و کاریگەریان بۆ قورسایی بستنەوەی گۆڕان دەکرد لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتیەوە. دۆخی هاتنی بستنەوەی گۆڕان لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتی دۆخێک بوو کە ناوەندی کۆمەڵایەتی چاوەڕوان یاخود لە پێشوازی هێزێکی نوێ چاوەڕوانی پێشوازی هێزێکی نوێی دەکرد. ئەین جۆرێک لە ئامادەیی هەبوو. ئەم ئامادەیە بستنەوەی گۆڕان تا ئەندازەیەکی گەورە توانی بە شێوەیەکی باش پڕی بکاتەوە لە سەرەتای کاری سیاسیدا و بوونی شخصیت و کەسایەتی پیاوێکی کاریزمی و پیاوێکی ڕۆشنبیر و سیاسێکی گەورەی وەکو نەوشیروان مستەفا بە دڵنیاییەوە کاری زۆر گەورەی هەبوو، کاریگەری زۆر گەورەی هەبوو لەوەی کە بستنەوەی گۆڕان بەو حەجم و بەو قەبارەیە دەرکەوێت. هەموو ئەوانە ئێمە دەزانین دیوە جوانەکانی بستنەوەی گۆڕان بوون، بۆی ئێمە تەنها قسە لەسەر ئەم دیوانە نەکەین کە دیوی نێگەتیڤن. یەکێشتر لە دیوە جوانەکانی بستنەوەی گۆڕان بریتی بوو لە پەڕینەوە لەم دۆخی
ململانی چەکداری و تفەنگ و یانی تۆ سیر کە پیاوی چووە کاک نەوشیروان کە بە قسەی نیارەکانی بەردەوام تۆمەتبار دەکرا بەوەی کە یەکێک بۆ لە سەرکردە گەورەکانی ناوشەڕی ناوخۆ خوێنێکی زۆر ڕژاوە و نەشورا مستەفا سەرکردایەتی شەڕەکانی ناوخۆی کردووە دێ دەستبەرداری تفەنگ دەبێت و دەست بە خەباتی مەدەنی و دیموکراسی و ململانەی دیموکراسی و خەباتی پەرلەمان دەکات بە پرەنسیپ بۆ ئەوەی کەوە لە ناو شاردا جۆرێکی تر یعنی ئەم ئاڵوگۆڕە ڕیشەیە ئەم ئاڵوگۆڕە جەوهەریە لە فکری پیاوێکی وەکو نەوشێرا مستەفا بەڕاستی دەبێت گەورە سەیر بکرێ بەستم لە چییە بەستم لەوەی گۆڕان زۆر بە جوانی هات پرەنسیپ و مەبادی و بەرنامە و کارنامەی زۆر جوانی هەبوو و پرۆژەی زۆر جوانی هەبوو پرۆژەی سیاسی پرۆژەی کۆمەڵایەتی پرۆژەی ئابووری پرۆژەی لە بواری پەروەردە بەڵام بەداخەوە ینی گۆڕان ئەگەر قسە لەسەر ئەوە بکرێت بۆ بەم دۆخەی ئێستا گەیشتووە دەبێت بگەڕینەوە بۆ مێژوویەکی چەندین ساڵ بەر لە ئێستا چونکە هەموو گوناحەکان بەڕاستی ناکەوێتە ئەستۆی شخصێک بە دیاریکراوە ناکەوێتە ئەستۆی گروپێکی دیاریکراویژۆ ناکەوێتە ئەستۆی بەڕاستی هەڵەیەکی دیاریکراویش بەڵکو کۆمەڵێک هەڵەنە تەراکومیان کردووە بەسەرێکەوە لە 2013 بۆ ئێستا لە سەردەمی کاک نەوشیروانەوە بۆ ئێستا چونکە هەموو هەڵەکان یا بڵین هەموو لادان لە پرەنسیپەکان لە دوای کاک نەوشیروانەوە دەستی پێ نەکردووە لە ڕاستی لە دوای 2017 دەستی پێ نەکردووە گۆڕان ئەو کاتێک کە لە 2013 بڕیاریدا بە دروشمی بەرەودەسەڵات یان یەکێک لەو پێم وایە خلیسکانە بوو لە ڕووی سیاسیەوە کە بچێتە ناو حکومەتەوە لە 2014 بە تەنیشت پارتی و یەکێتیەوە بێ ئەوەی هیچ گۆڕانکاریەک لە پرەنسیپ و لە تێڕوانین و لە دیدگای سیاسی و ئیداری و کۆمەڵایەتی و اقتصادی یەکێتی و پارتی ڕوویدا بێ گۆڕان دەچێتە تەنیشت ئەوان بە تەنیشت ئەوانەوە حکومەت دابەشدار دەبێت ئەمە یەکێک لە هەڵە هەرە کوشندەکانی بستنەوەی گۆڕان بوو کاریگەری زۆر گەورەی لەسەر پاشەکشەی جەماوەریشدانە لە ناوستنەوەی گۆڕاندا بەشێکی زۆر لە کادیرەکانی ناوستنەوەی گۆڕان بەڕاستی لەسەر ئەمە دەکرێت بڵێم نیگەران بوون پاشەکشەیان کە چونە دۆخی بەڕادەی ئێستان نەخر جامەسیەکەمی کرد بەڵێ جامنەوە ویستم بە قۆناغ پێ بڵێم لە دوای 2017 دوای نەمانی کاک نەوشیروان بەڕاستی کاک نەوشیروان کۆڵەگەی سەرەکی ڕاگررتنی بستنەوەی گۆڕان بوو هەموو ئەو کێشانەی ناوستنەوەی گۆڕان بوو بە هەموو ناکۆچیەکانەوە بە هەموو ململانەکانەوە بە هەموو ئەم شەڕ بچووکانەوە کە هەبوو چ لە نێوانەوەی کۆن و نەوەی نوێکە لای من شتێک نەبوو ناوی نوێ بوونەوەی کۆم بێتەن هات تەمەەن بوو ئەجینا لە جیاوازی بیرکردنەوەدا بوونی نەبوو هەموو ئەوانە کاتێک ئەم کێشە و ململانیانە دەگەیشتە بەردەم ژوورەکەی کاک نەوشیروان کۆتاییان پێدەهات لە حزوری ئەودا کۆتایی پێدەهات بەڵام لە دوای وەفاتی کاک نەوشیروان ئەم ئامادەیی بوو ئەم کاریزما بوون و ئەم چارەسەری کێشانە ینی خودی سەرکردایەتەکەی گۆڕان خۆی بوو بە بەشێک لە کێشە بوو بە بەشێک لە گرفت یان لە برەوەی گرفت چارەسەرکە خۆی بوو بەشێک لە گرفت ئەمە یەکێک لە کێشە هەرە جەوهەری و بنەڕەتی یەک قوسمی کاک دکتۆر پرسیارێکم ینی ئالێرا جەنابەت ڕوونیەکەیتەوە کە هەموو بزوتنەوەکە و کاری بزوتنەوەکە بەسا بوو بە کاک نەوشیروانە بۆیە ڕایشی گرت وەکو کۆڵەکەی بەڵام لە ناو کای حیزبیە تۆ ئەگەر ڕێکخراوانە کار بکەی ڕێخستانە کار بکەی بەرنامەتە بێ خۆ ناکرێت لە دوای کەسەکە کە دروستکەری بۆ نمونە بزوتنەوەکە یا حیزبەکە ئیتر حیزبەکە پەرشوو بڵاوێ بکەوێ ڕاست ئەمە بۆ کۆمەلگایەکی کراوە بۆ کۆمەلگایەکی پێشکەوتوو بۆ کۆمەلگایە کە فکر تێیدا ئامادەی هەیە فکر تێیدا زیندووە بۆ کۆمەلگایە کە هۆشیاری کۆمەڵایەتی چۆتە سەر تا ئەندازەیەکی زۆر گەورە ڕاستە بەڵام بۆ ڕۆژهەڵات تا ئەندازەیەکی گەورە دروست دەرناچێ لە ڕۆژهەڵات دایمە هەمومان دەزانین تاوەکو ئەم جر کەساتی ئەمەش قسەی تێدا دەکەین کەسایەتی یەکەم بێ ئەنداز گرنگە لە ناو حیزبی سیاسی کەمام جەلال سەرۆکی کۆمار بوو کەمام جەلال سەرۆکی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو یەکێتی نیشتیمانی کوردستان شتێکتر بوو لە یەکێتی نیشتیمانی کوردستانی ئێستا یعنی هەمیشە هەر جیاوازێکی هەمیشە شخصی یەکەم زۆر کاریگەری دادنێت تایبەت ئەگەر جێگرەوەی دوای ئەو کە دێتە شوێنی ئەو نتوانێت ئەو ئەدایە بکە یاخود ئەم کاریزمایی نەبێت لە وەسەتی کۆمەڵایەتی و لە وەسەتی سیاسیدا لە ناو بزوتنەوەی گۆڕان نەبوو نەخر نایجێگرەوەی کاگەنەوشیان کاریزمایی من کۆمەڵایەتی و سیاسی نەبوو لە ئاستی کاک نەوشیرواندا لە ڕووی سیاسی و لە ڕووی ڕۆشنبیریەوە بوونی نەبوو نەخر دەکرا خەڵکی زۆر باشەیە سیاسی زۆر باشە بوو تێکۆشەری زۆر باشە بوو دەکرات ئەو شوێنە بگرنەوە و ئەم کەلێنە کەمتر دەرکەوێت وەکو دوای کاک نەوشیروان دەرکەوت بەڵام قسەکە لەسەر گۆڕانەوە کراکان بزوتنەوەکی زۆر جەماوەریە نابەستێتەوە بە شخصێکەوە کە خودی کاک نەوشیروانە ئەی خۆ بەڵام بوات دەرکەوت کە بزوتنەوەکە ڕێک بەسراوەوە بە مان و نەمانی کاک نەوشیروانەوە بۆیە ڕۆژیشی بەم ڕۆژە گەیشتووە ڕاستیەکەی ئەگەر بزوتنەوەکە جەماوەری بێ خۆڕسکی بێ
لە کای سیاسی و جەماوەری و کای پەرلەمانیە ئێستا وای لێ هات ڕاستە بستنەوەکە ئەمە نکۆڵی لەوە ناکرێت بستنەوەی جەماوەری بوو بستنەوەی دەنگدەر بوو و هێزی سەرەکی و هێزی جەوهری بستنەوەکە بریتی بوو لەو پانتای و لەو ڕوبەرە کۆمەڵایەتی کە ناو جەماوەر و لە شەقام و لە ماڵەکانەوە دەهات و هێزی تازە و وزەی تازە و خوێنی تازە بوو بەڵام ئەمە ناکرێت ئیستیغنا لەوە بکەیت کە بوونی لە سەروی هەرەمەکەدا دەنجی کاک نەوشێروان قووەتی کاک نەوشێروان شخصیت و کاریزمابوونی کاک نەوشێروان و خەبات و مێژووی کاک نەوشێروان قەڵەم و فکری کاک نەوشێروان بێکاریگەری سیر بکرد ینی بە تەسەوڕی من بەستمەوە نییە کە بستنەوەکە بە شەخسە نەبکەین ینی ئەگەر نەوشێروان مستەفا کۆتایی هات دەبێت بستنەوەکە کۆتایی پێ بەداخەوە کە بەو دۆخەگەیشت لە دوای ئەو بەڵام لەوێت تۆ پێم ئەڵێ لەو مۆدێلەی کارکردنی حیزبایەتیا لە هەرێمی کوردستان ناخوا کەم زۆر زەحمەتە تۆ یانێ بێ بە شێوە تەقلیدیەکە کە ناوەن ڕێ پارتیەکێتی کە تاوەکو ئێستاوە هەریەکەیان 45 ساڵ و 70 ساڵە بەردەوامە نەشتواوەتەوە بەو ڕادەی کە ئێستا بستنەوەی گۆڕان دیاردەیەکی تا ئەندازەیەک بەڕاستی مێژوی و سیاسی کەمی عجیبە ینی دەکرێت دیراسەی زۆر وردی ئەکادمی لەسەر بکرێت بستنەوەی گۆڕان هەم زۆر زوو دەرکەوت بە زۆر بە گەورەی دەرکەوت ینی لە فترەیەکی زۆر کەمدا زۆر بە گەورەی دەرکەوت و لە فترەیەکی زۆر کورتیدا زۆر بە خراپی توایە ینی لە کونفەیەکوونێکدا زۆر بچوو بوویەوە تا ئەندازەی ئەوەی هەمان با لەسەرەوە بێکە دکتۆر ینی تۆ لە جەنابەت ئاگاداریت بزوتنەوەی گۆڕان ینی ئارەزووی بە بە هەزاران کەس هێنا سەر شەقا بەس بە یەک خیتاب بەڵام ئێستا ناتوانێت 1000 کەس کۆ کاتەوە بۆ کۆنفرانسی خۆی ببەستێ ڕاست ئەمە دۆخێک دەتوانێت 1000 کەس کۆ بکاتەوە بەڵام 1000 کەس بەڕاستی ئێمە هەمومان دەزانین هیچ نرخێکی گەورەی نییە لە ئێستا 1000 کەس بۆ کۆنفرانس دەمانەوانەی کە ناویان هەبێ ئەوەی بەپێ ئەو پرەنسیپ و ڕێکاری ئیداریانی کە کۆمسیۆن دایناو ناتوانێت ئەو لیستەی 2007 کۆمسیۆن دروستە بۆ ئێستا کە بزوتنەوەکە بەم دۆخە ڕەنگە بەشێکی مردە بێ ڕەنگە بەشێکی هەر زۆر وازی لە بزوتنەوەی گۆڕانی نابێ نامەیز حافێکی گەورەیە بە حەقی بستنەوەی گۆڕان دەکرێت بەڕاستی لە ڕووی ئیداریشەوە لە ڕووی سیاسیشەوە چونکە هەمومان دەزانین هیچ هێزێکی ساڵی 2007 هێزی 2025 نییە هەر هەمویان بەشێکیان وفاتیان کردووە لە کادیر و ئەندام و ئەو ناوانەی کە هەیەە ئەندام فەرمیەکانیان و بەشێکیان ڕەنگە چوبێتە ناو هێزی سیاسی تر کاکە تۆ یەکێتی نیشتیمانی کوردستان سیر کە ڕەنگە بەشێک لە کادیرێک باڵاکانی چوبێتە ناو پارتی وازی هێنابێ وفاتی کردبێت دەستبەرداری کاری حیزبی بووە لە ماڵی خۆی دانیشتووە ئەمە بۆ بستنەوەی گۆڕان زۆر گەورەترە کە بەشێکی زۆر گەورەی لە دوای 2007 بستنەوەی گۆڕان دوورکەوتەوە وازی هێناوە بەشێکی چۆتە ناو پارتی بەشێکی بۆتەوە چۆتەوە ناو ماڵە گەورەکەی جارانی چۆتەوە ناو یەکێتی بەشێکی دانیشتووە وازی هێناوە وەکو ئێمە دانیشتوینەوە سەربەی هێز و حیزبێکی سیاسی دینە ینی بۆیە دەکرێت من تەسەوەر دەکەم ئەمە دەبێت بیانی کۆمسیۆن بۆ چی نازانم بەڕاستی ئەمە دەبێت کۆمسیۆن لاەنە دروستەکەی ئەبوات چۆن بکرایە بۆ نمونە من پێم وایە دەبێت لەسەر ئەساسی ئێستا مامەڵە بکەن ئاخر ڕەنگە ئێستاش کۆمسیۆن ینی کەوتووەتە نێوان دوو بزوتنەوە کەیکیان گردەکەیکیان کورساتە نازانێت چۆن ینی ئەبێت چی بکات دروست لاەنە دروستەکەی ئەوەیە بڵێ هەر یەکێت خۆ ناتوانێت بڵێ هەر یەکێکتان و لیستێکم بۆ ئامادەکەن و کۆنفرانس ببەستن ئەمدان بەوانانێ و دانیش بەوە کێشەی کۆمسیۆن نییە ئەمە کێشەی و برادرانەیە کە دۆخی گۆڕانیان گەیاندۆتە حاڵەتێک کە کەس ئیرەی پێنابە بەداخەوە یان گەیاندویانە بە حاڵەتێک کە ناتوان لەسەر مێزێک دابنیشن ناتوان تەبابن ناتوان ئەو گوتار و ئەو پرەنسیپانەی کە بستنەوەی گۆڕانی لەسەر دامەزرا درێژەی پێبدەن ینی بەڕاستی تۆ نتوانانی لەگەڵ هاوڕەکەی خۆت هەڵبکەی تۆ نتوانی بەتەنی شاوڕەکەی خۆتەوە دەرگایەک بۆ گفتوگۆ بکەیەوە دکتۆگە ڕاشکایی بە ڕاشکایی پێم بڵێ خەتاکە لە کام لایە من نازانم ڕاستەکەی من ناتوانم جەناب بۆکو خوێندنەوەیەکی سیاسی بۆ دۆخەکات بوو بێت چاودێرێکی وردی دۆخەکەی من ڕاستی چاودێریان دەکەم دوور بە دووری ئاگام لە دۆخەکەیان هەیە ڕۆژگارێ لە ناویاندا کارم کردووە من لەبەری ماوەیەکی زۆرە ڕاستی لە ڕووی کاری وەکو پرەنسیپەکان من نازانم پێم وایە گۆڕان هەر لە ئێستادا شتێکی نەماوە ناوی پرەنسیپ بێ چکە گۆڕان دەمێکە لەو پرەنسیپە ئەساسیانەی کە بۆی دامەزرا بوو دوورکەوتەوە گۆڕان ینی گۆڕان بەداخەوە خۆی ئێستا بۆتە بەشێک لەناو ئەو کایە سیاسی تۆ لەگەڵەوە حیزب میراتی بنەماڵەیەک وەکو میراتێکی بنەماڵەیی سێر بکرێ و بمێنێتەوە ئەمار کارە ساتە ئەمار کارە ساتە دەخۆ من ڕەنگە یەکێک بێت لە کێشەکانی حساب بەخوازا کێشەکانی تریش بریتە لەوەی ئەوانیش ئەو برادرانش لە ناو بستنەوەی گۆڕان و کارنامەی بستنەوەی گۆڕاندا ئێمە قەرار بوو بەڕاستی
پۆستەکان پۆستی حیزبی نەبن ئەو پۆستان جگە لە پۆستە سیادیەکانی وەکو وەزیر قایم قام و مدیر ناحیە و بەڕێوەبەرێک و بەڕێوەبەری گومرکێک و ینی سیڤی بدرێ و هەر هاوڵاتێک لە وڵاتەدا وەکو مافی هەیە لە وڵاتەدا سیڤی پێشکەشکا و لەسەر ململانەی بڕوانامە و لێ هاتووی و شارزای ئەو پرەنسیپانەی دۆڕاندووە گۆڕان بەڕاستی ئەمە پرەنسیپی ئەساسی بوون بۆ گۆڕان کەسێک کاتی خۆی وا گفتوگۆی لەسەر کراوە نەکرد کارنامەکەمان ئەوە بوو هەر کارنامەی بستنەوەی گۆڕانەوە پرەنسیپی ئەساسی بستنەوەی گۆڕانەوە بەڵام ئێستا گەر نزیک نەبی لە باڵێک و لە کەسایەتیەک و لە بزوتنەوەکە تۆ ناتوانانی ئەم پۆستانە بەدەست بێنی بەداخەوە من پێم وایە دۆخی گۆڕان باش نییە پێم وایە دۆخی گۆڕان ئەگەر لەم دۆخی ئێستا بتوانێت دەرباز بێ دەبێت معالەجەیەکی جزری چۆن دەربازێ بێ ئەم دۆخە نازامیدی دەبێت دەرباز بێ ئەمە ئەمڕۆ کۆنفرانسیان کردو پێشترەوە برادرانی گردەکە کۆنفرانسیان کردو هەردوو لا خۆیان بە حەق دەزان کۆمیسیۆن لەولا بەشدار نەبووە لێرە بەشدار بووە بەڵام لەبەرەوەی نیساب و ڕێژەی یاسایی تەواو نەبووە تەجیلی کردو بۆ ماوەیەکی تر ئیدیکەی تەجیلەکە دووبارە دەبێتەوە دووبارە نابێتەوە بە سیغەیەک دووبارە دەبێتەوە ئایا بەو ژمارەیە قبولی دەکەن بە 400-500 ئەندام قبولی دەکەن قبولی ناکەن لیستی نوێ داوا دەکەن ڕاستێکی ئەم پرسیارانە لای من نیە ڕەنگە ئەگە برادێک لەو برادرانی بستنەوەی گۆڕان بانکەی قانونی برادێکی کۆمیسیۆن پرسیاری لێ بکەین ئەوان باشتر وەڵامەکەیان لابێ لە ڕووی قانونی و ئیدارە بەرزەکەینەوە بۆ سەری خۆمان و لە سەری خۆیان ینی بڕیار لە هەموویەت بەرزی دەکاتەوە ئێتەخۆ ئەم برادرانی بۆ نمونە گردەکەی چاوەڕێی ئەوەن کورساتی شەڵێ کاکێمە هاتووی نێمە ڕازی نین بەم لیستەی کە ئەمە هاتووە ئەمە نەعەدالەتی تایە لەبەرەوەی کە لیستەکە لیستێکی کۆنە بۆیە ڕوون نییە ینیەوەی کە هەروەکو زانیاری بۆ جەنابەت کام ڕقسان لەسەر کردووە بەڵام قسە جدیەکە ئەوەیە دۆخی ئەم بزوتنەوەیە وەکو حیزب دەمێنێتەوە بەدڵنیایی دەمێنێتەوە ئەگەر بێت و ئەم دۆخی ئێستا لەگەڵ کۆمیسیۆن تێپەڕێنن بتوان کۆنفرانس بکەن بەدڵنیایی وەکو حیزب دەمێنێتەوە بەڵام ئێمە ئەگە بمانەوێت بەم دۆخی ئێستایەوە چاوەڕوانی ئەوەی لێ بکرێت بێتەوە هێزێکی سیاسی لە ململانی چێتی و پارتیدا و بێتە مەترسی بۆ سەر دەنگی ئەوان و بێتە مەترسی بۆ سەر پێگەی ئەوان و بتوانێت شەقام بجۆڵێنێ بەسەوە دەکەم کارێکی زۆر قورس بێ باشە کاک دکتۆر بۆ نمونە گریمان گۆڕانی کورسات کۆنفرانسێکی کەیان بە لیستێکی کە ئامادەیان کردەوەی کە ئەمڕۆ ئامادە بوو دانرا بەم گۆڕانە ئەی کوڕەکانی کاگنۆشیروان و گۆڕانی گردەکە چارەنووسی چی لێ خۆراو بێدەنگ دانیشن ینی ئەیدا نایشن چی دەکەن دەبێت حیزبێکی نوێ دروستکەن ئەگە حەزیان لێ حیزبێکیکە دروستکەن دەبێت حیزبی نوێ دروستکەن ئەگە حەق بەلای ئەوانی شەو بوو دەبێت جەماعەتی ئەو برادرانی لە کورساتن ئەوان حیزبێشتر ئەگە بەنیازن کاری سیاسی بکەن هەر ڕێگا چارەی تریان نییە ینی تەواو ئەگە کۆمیسیۆن ساغی کردەوە لە ڕووی قانونیەوە گۆڕان کامیان حەقیان هەیە لەسەروەی وەک بەناوی گۆڕان و لەژێر تایتڵی بستنەوەی گۆڕانەوە کارکردن و ئەو کاتە ممتلکاتی گۆڕانش دەبێت بۆ مڵچی ئەو جگە لە گردەکە ینی ممتلکاتانەی ترکە هەیە ئەو مەکۆ و شتانێکە لەسەر خودی بزنەوەکە تاپۆکراون ئەوانش دەبێت بە مڵچی ئەوان ڕێگە بەشێک شەڕەکە پەیوەندی بەوەشەوە هەبێ بەڕاستی بەڵام گردەکە مڵکی بەڵێ بەڵێ ئەمە لەسەر ئەوان تاپۆی بڵێ بەناوی کۆمپانیا شەوی کۆمپانیا بەناوی بۆ چیتری هەیە گۆڕان بۆنەوە مەکۆی هەیە چۆن ئەو مەکوانە یاخود کراوە هەندێکانی خۆیانە هەندێک لە بیناکانی خۆیانە تا ناو سلێمانی هەنە دەروی سلێمانی هەیە بڵێ زۆر باشە ئەزانی گلەیەک لە بزوتنەوەی گۆڕان تاوەکو ێساشەیە خەڵک پێی وایە مۆدلێکی زۆر خراپ بوو کە خەڵک چاوەڕێی گۆڕانکاریە کرد بەڵام نەیتوانی بیکە زۆر کەس بەهۆی گۆڕانەوە بوو بە سەرمایهدار و پلەی وەرگرت و دواتیش لە ناو بزوتنەوەکە نەمانی بزوتنەوەکەی بەکارێنا بۆ بەرژەوەندی خۆی هەموو ئەمانەی کە جەنابیشت باسی کرد جۆرێک لە ناومێدی لە ناو خەڵکا دروست ناکا بۆ ئەوەی کە بە دوای بەدیلی کا بگەڕێ لە دەروی پارتی یەکێتی بەدڵنیایی بستنەوەی گۆڕان ناومێدێکی زۆر گەورەی دروست کردووە لە شەقامی کوردی بستنەوەی گۆڕان هیچ هێزێکی سیاسی مەسەراحەت قسە دەکەم لە تەمەنی سیاسی حرەکەی سیاسی کوردیدا لە 46ەوە بۆ ئێستا هیچ هێزێکی سیاسی نەیتوانێت بە ئەندازەی بستنەوەی گۆڕان شەقام ناومێت کات بستنەوەی گۆڕان پەیامی زۆر گەورەی هێنا بستنەوەی گۆڕان زۆر بە جوانی هەروەکو سەرەتا ئاماژەم پێ هۆکارەکە چی بوو دکتۆر وەڵی بۆ بە سەرەحی پێم ناڵێ ینی بەرنمەیەکت هەیە تۆ بەڵام ئەو بەرژەوەندیانە چین تۆ پشت لە بەرنمەکەت کەی خەڵک ناومێتکەی بۆ نمونە لە پێناو بەرژەوەندیەکەیە ئایا بەرژەوەندیەکانە گەورە بوون لەگەڵ پارتی وێکێتی کە بزوتنەوەکە پشت لە بەرنامە و خەڵک بک بۆی
زنگ ئەبێ هەروە بێخۆ من ڕاستی سەرەتا ئاماژەم بەوەدا گوتم بستنەوەی گۆڕان یەکێک لە هەڵە کوشندەکانی کردی ئەوە بوو کە چۆ حکوومەت بە تەنیش پارتی وێچێتەوە ئەمە یەکێک لە هەڵە کوشندەکانی بستنەوەی گۆڕان بوو دانیشتەکان لە ژووری تاریکدا لەگەڵ پارتیدا لەگەڵ پارتی و لە پیرمام و ئەوانە بەشێشتر لەو نیگەرانیانە بوو کە لای کۆمەڵی خەڵک دروست بوو بەڕاستی کە ئێمە چکە قەرار بوو دانیشتنی ژوور ئێمە هەمومان دەزانین لە کاری سیاسیدا ئیمکانی نییە لە هەموو دنیادا وایە و هەمیشە ژوا بۆ هەرواش دەمێنێتەوە دەبێ واش بێت بەشێک لە ئەجێندای گفتوگۆکان بەنهێنی دەمێنێتەوە قابلی ئاشکراکردن نییە لە هێندێک حاڵەتدا بەڵام سەردانێک و 2 3 و 4 و هەموو جاری هیچ دێت ڕاگەاندنوشروان خۆی کرد جامد من سەرەتا پێم گوتی لە سەردەمی کاگنوشیروانەوە هێندێک لە گرفتەکان دروست بوون گرفتەکان بەتەنها گرفتی کاکە خۆ بەشێک لەو سەرکردانی کە لە گۆڕان دوورکەوتن لە سەردەمی کاگنوشیروانەوە دوورکەوتنەوە ئەنی گرفتەکان گرفتی دوای کاگنوشیروان نین هەر هەمووی بۆیە من دەڵێم قەت ئیزحاف بە حەقیوانی تر نەکەین یعنی لەو سەردەمەوە گۆڕان من ئەو قسانی کە ئێستا لێرە دەیکەم لە کەینێنیش کردومە لە سەردەمی ڕەوانشاد کاگنوشیروانیش لە کەینێن کردومە کە خۆی مەوجود بووە گوتومە گۆڕان کە 2014 چوە بۆ حکوومەت ئەگەر بێت و گۆڕان نەچووبایە بۆ حکوومەت ڕێژەی دەنگەکانی هێندە و نی باشە کاک دکتۆر ینی ئێوە خۆ لە ناو پەرلەمانە و سەردەمەی ئێوە ئەکتیڤترین بۆ نمونە پەرلەمان بوو چی لە دۆخەکە گۆڕی خۆ بۆ حەقنایی زۆر جار بە کاگنوشیروان ڕەنگە هەر ئەو کەسانەی کە لە چواردەوری بوون و ئەوانەی کاڵسوڕای بزنەی گۆڕان بوون کە زەختیان لێ کردبێ بۆ چوزانم بۆ دامەزراندن و بۆ پلەی حکومی کە ئەوش ناچاوێ بڕاتە ناحکومەت یا پێی وابێ لە ناحکومەت گۆڕانکاریەکە ڕاستە ئەمەش تێزێک بوو ینی پێیان وا بوو کە تۆ قاچێک لە ناحکومەت بێ قاچێکش ناو ئارەزە بێ ئەم تێزە تێزێکی شکست خواردوو بوو تێزێکی سەرکەوتوو نەبوو و بۆ مەسەلەی فشارش لەسەر سەرکردایەتی گۆڕان کە بچێ بۆ ناحکومەت بەڵێ لە 2002 فشار هەیە گروپێکی گەورە هەبوو لە ناوبستنەوەی گۆڕاندا و لە گروپە لە پێناو بەرژەوەندی خۆیان بەخوایەتی بەرژەوەندی یاخود هەر جۆ فۆرمی بیرکردنەوەی وا بۆ پێی وا گۆڕان دەبێت ناو حکومەت بێ و ینی کۆمەڵی پاساویشی هەبوو پاساوەکانی هەندێک منطقیشی تێدا بۆ خەڵک سزادرێ و دەسەڵاتمان نیە بیان پارێزین و خەڵک دوور دەخرێتەوە لە وەزیفە و خەڵک نەقڵ دەکرێت و کۆمەڵشتی لەو بابەتانە بەڵام سراحەتەن دەیڵێم ینی تۆ ئەگە بتەوێت هێزێکی ئۆپۆزیسیۆن بی بەبێ قوربانی لەگەڵ یەکێتی و پارتی دەتوانی بە ئامانزگە ئیمکانی نیشتیوە وڵا خەڵک سزا دەرێ وڵا خەڵک نامبراو دەکرێت خەڵک دەکرێت لە وەزیفە خەڵک نەقڵ دەکرێت تۆ تەنها وەسیلەیەکت بەڵام وەسیلەیەکی زۆر گەورەت بەدەستەوە شەقامت بەدەستەوە تۆ سیرکە لە چەند جار بزنەی گۆڕان شەقامی جوڵاند بۆ نمونە گۆڕانکاری یانی ڕێگری لە سەرۆکی پەرلەمانەکەی کرا نێرایە بۆ سلێمانی بۆ نمونە چی کرا هیچی نەکرد ئاخر قسەکە لەسەر خۆی دەبوایە بیکە خۆی ئیشی هێزی سیاسیەوە دەبێ بیکەی دەزانین بۆچی من یەکشتت پێ بڵێم لە 2010 کە سەردەشت عوسمان تیرۆر کرا لە هەولێر لە بندستی پارتی کاتێک سەردەشت عوسمان تیرۆر کرا تۆ شەقامی کوردی بین چۆن هەژە وەنیە پارتی و یەکێتی بە ئەندازەیەک فشاریان کەوت بۆ سەرێ لە 2007 ئامادە بن حکوومەت و پەرلەمان هەڵبەشێنەوە کەس فەنجی پێوە نابوون هێزی چەکدار هات بۆ بەردەمی مقڕەکانیان تەقەکرا بوو ئەمە هێزی شەقام بوو ئەم هێزە کۆمەڵاتی و پێگەجەماوەری بستنەوەی گۆڕان و هێزە ئۆپۆزیسیۆنەکانی تر بوون لەبەری هێزی جددی ئۆپۆزیسیۆن بوون لە دەرەوەی حکوومەت بوون نیەتی وایان نەبوو بەتەنیش گەندەڵی و بەتەنیش یەکێتی و پارتیەوە کە خاوەنی میلیشای حیزبین کە خاوەنی هەموو شتێکیان کۆنتڕۆڵ کردووە لەوە نیشتیمانەدا بەتەنیش ئەوانەوە حکوومەتداری بکەن کاتێک ئەمەیان قبول نەبوو توانای جوڵاندنی شەقامیان هەبوو ێ باشارم هێزە هەبوو ئەی بۆچی کە تۆ سەرۆکی پەرلەمانەکە ڕێگری لە یەکرێت جوڵەیەک ناکەی ئەی بۆ کە وەزیرەکان بەنامێک دەنێردرێتەوە ماڵەوە تۆ جوڵەیەک ناکەی یانی نابستنەوەی گۆڕان گوناحی هەیە بستنەوەی گۆڕان لەو مەبادی و پرەنسیپانە لایدا من دەزانم فشاری زۆر گەورە لەسەر کاگنوشیروان هەبوو لە ساڵی 2010 گروپێک لە ناو بستنەوەی گۆڕاندا فشار لە کاگنوشیروان دەکەن لە دەوبرەی کاگنوشیروان بچێتە ناو حکومەت یعنی بە ئەندازەیەک فشاریان لێ کرد ئەگە گۆڕان ناو حکومەت دەبێت کۆتایی پێدەیە ڕێک پێچوانەکەی دەرچوو گۆڕان چۆن حکومەت ئەمە نەتیجەکەی تکە بینیمان ئەخر کاگی دکتۆر بۆ نمونە تۆ لە هەرێمی کوردستانە ئەو هێزانی کە خۆیان ناونێن هێزی ئۆپۆزیسیۆن ینی بەڕاستی ئێستا توانن تا ڕادێک شەقام بجوڵێنن یا چیان پێکڕێ لە دەروی پارتیوێکی ئەم هێزانە هێزی گۆڕان نین هیچیان ئەم هێزانە هیچیان من حرمەتم بۆر هەمویان هەیە بەڵام هیچ جێشێک لەو سەرکردانە توانای کاریزمی و توانای جوڵاندنی شەقام و توانای قسەی ئەوان ئەو کاریگەری نێو قسەی نەوشێرا مستەفا هەیە بوو کاک نەوشێروان بە یەک ڕستە دەیتوانی شەقام بجوڵێنێت زەمانش بۆ ئەو زمانێکی گونجاو بوو بێ ینی وەکو هێزێکی نوێت لە دەروی پارتیوێکێتی خەڵک ئومێدی پێی هەبوو ئەی بێگومان جا ئەو ئومێدە دەکرا گەورەتر بکرێ ئەو ئومێدە دەکرا بۆ نمونە خودی کاک نەوشێروان ئێستا بمایە
هەر ئەیتوانی ئەم کاریگەری هەبێ پێم وایە دەیتوانی بەمەرجێک ئەو پرەنسیپانی گۆڕانی لەسەر دامەزرا پێم وایە ئەگەر شخصی نەوشێروان ببان باە ئەو پرەنسیپانی گۆڕانی لەسەر دامەزرا دەستی پێوە بگیرا بە گۆڕان زۆر لەوە گەورەتر دەبوو کە هەبوو لە 2009 چکە قسێک لەسەرەوەی خۆ تۆ ئێستا بۆ نمونە هێزێکی وەکو 15 کورسیە ینی بۆ نمونە توانێت چی بکە خۆ زۆرە بۆ ئێستا من کاکە ڕاستی من حرمەت و ڕێزی زۆرم هەیە بۆ نەوەی نوێ بەڵام بەڕاستی نەوەی نوێ لە هیچ پنتێکیەوە بەراورد ناکرێت لەگە بستنەوەی گۆڕانی سەدەمی کاک نەوشیروان لە هیچ شوێنێکەوە بەراورد ناکرێت تۆ دوو شخصیت بێنە ئەمە شخصێتی شاسوار عەبدولواحید ڕێز و حرمەتی زۆرمان بۆ هەیە ئەمە شخصێتی نەوشیروان بەراورد ناکرێت بەڕاستی قەڵەمی نەوشیروان مستەفا و قەڵەمی شاسوار بەڵام هێز وەکو هێز هەر هێز کاریگەری هێز نییە من دەزانی چۆنە من نامەوێت قسە لەسەر هێزی سیاسی تر بکەم بەڕاستی بەڵام لە کوردستاندا لە ئێستای کوردستاندا هێزێک نییە توانای جوڵەکردن بە شەقامی هەبێت هیچ هێزێکی سیاسی نییە نە هێزە ئیسلامیەکان ئەو هێزانەی ئیسلامی نینە و خۆیان لە دەروی حکومەت دەبینەوە هیچ هێزێک ئێمە بینیمانە ینی لە دەیان ڕووداوی جیاوازدا هیچ جوڵەیەکمان لە شەقامی ناکەی خەڵکیش ناومێت کراوە بۆیە ناجوڵێت خەڵک ناومێدە لەم سیاسەتەی ئەوان خەڵک ناومێدە لەم ئەداکردنی سیاسی ئەوان خەڵک ناومێدە لەم گوتاری سیاسی ئەوان خەڵک بۆ ئەمانە باوەڕیان نەماوە ینی وڵات بڵێن دەتوان بەجددی ینی ئەمە پرسیارێکی جددی خەڵکە ینی بۆ نمونە لە دەروی پارتی وێچێتیەوە کە ئێستا ینی شتێک بۆتە باو هەڵێمانە هێزیانێ پارەیانەیە چوزانم ئەم کاریان هەیە بۆ نمونە ئەوانەی دەروی ئەوان دەتوانن لە دژی ئەمان چۆن مامەڵەکەن چۆن بێنە سەر من ئستا پێ دەڵێم حیزبی سیاسی کەدا دەمەزرێ بێگومان کارنامەیەکی سیاسی خۆ هەیە لەو کارنامەیدا ئەمە لایەنی سیاسی ئەبەم شێوەی ئیش دەکەین تەنزیماتمان بەو شێوە ڕێخستمان لایەنی ئابووری بەو شێوەی ئیش دەکەین دیدگا و ڕوانینمان بۆ ئایندە و کاری استراتیژی بریتیە لەمە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەم شێوە ئیش دەکەین ینی کۆمەڵێ پرەنسیپی هەیە ڕێگەزەکانی ناو کارنامەکەی جێ کردوتەوە ئەو هێزە سیاسیانەی ئێمە هەموو خیتابیان لێکشتدا چڕ کردوتەوە هەڵبژاردن بێتە پێشەیە خیتابی ئاگریم بدەن ئەو بێ پارتی بڵێ بنەماڵەیە ئەو بەیەکێتی بڵێ گەندەڵە ئەو بەویتر بڵێ هێزێکی بێبەرنامەیە هێزێکە بەڵێنەکانی ناباتە سەر یعنی ئەمە ئیشی حیزبی سیاسی نییە بەتەنها حیزبی سیاسی لە وڵاتی ئێمەدا وەزیفەیەک جێبەجێ دەکا وەزیفەی حیزب نییە وەزیفەیەکی تر جێبەجێ دەکا حیزب بۆ بە هەموو شت ینی ئەسڵەن تۆ من لەگەڵ دژی ئەوە نیم بچێ ناو حکومەت بەڵام حکومەت بێ ئەو چوارچەوەی کە دروست کراوە بە ناوی حکومەتەوە حکومەت بێ کاری حکومداری بکات مافی هاوڵاتی پارێزیە ڕێز لە هاوڵاتی بگرێ جیاوازی لە نێوان جەنابەت و لە نێوان من و لە نێوان کوڕی سەرۆکێک و لە نێوان کوڕی مەکتەب سیاسێک نەکات هەمومان وەکو یەک سیر کات هەمومان مافمان وەکو یەک پارێزرابێ نەک داهات و سامانی وڵاتەکە لە دەستی بنەماڵەیەک و خێزانی سیاسی کۆ بکرێتەوە خەڵکەکەی تریش لەسەر جادەت بە دووماک چاوەڕوانی موچەیەکی بکات هێندێک لە بەردەمی بانکەکاندا ببورێنەوە هێندێک بکەون بەبێ سیستەم حیزب حکوومەت واتە مؤسسەی عسکەری مؤسسەی سوپایی تایبەتی خۆی هەبێ لە ناو زانکۆکاندا بتوانێت کار بکات لە ناو پەروەردەدا بتوانێت کار بکات لە ناو سێکتەری تەندروستی بتوانێت کار بکات ناو ئاودانکردن ئێستا لەلای ئێمەدا حکومەت ئەوە ناکە حیزب دەیکات حیزب بڕیار دەدا لەکوێ پرۆژە بکرێتەوە حیزب بڕیار دەدات لەکوێ قردێلەیەک دەپچڕێنێ حیزب بڕیار دەدات یا کوڕی سەرۆکی حیزب بڕیار دەدات لە کام زانکۆدا چێ دەبێتە ئەمیری کۆلیجێک و چێ دەبێتە سەرۆکی زانکۆیەک لە سەردەمی گۆڕانی شەهروا بوو پارتیەکێتی وابوون ئێمە دژێ و پرەنسیپە بووین ئێمە دژێ و پرەنسیپۆشتان کەوتنەوە ئەو خۆمان نەکەوتین ئەوان کەوتن یانی مەبەستمەوە بوو ئەو سەردەمەش هەر بزودنەوەی گۆڕان بڕیاریە کاک دوکتۆر جعفەر ئەبێت چی ببێ بەچی و بچێتەکە و چی بکات و بەداخەوە دوای چۆن حکومەت گۆڕانیش چۆن ئەم یاریەوە بەڵام لێرە من پرسیارێکم بۆ دروستە بێ یاریێکی ناشرم بوو زۆر باشە بۆچی ینی ئەگەرم بەم قسانەی تۆ مانتیقەی تۆ دروست بێ بۆچی پارتی وێچێتی کەسی زیاتر لە 33 ساڵە حکمیە وڵاتەکەن لە جیاتیەوەی دەنگیان کەمکە زیادەکە زیادی نەکردووە کە بەم دۆخە زۆر خراپتر تێپەڕیون کە بزودنەوەی گۆڕان و لایەنێکی سیاسی دیکە کە تێپەڕی پارتی وێچێتی چەند کورسیان هێناوە 39 هێناوە پارتی یەکێتی 24 هێناوە ئەو 63 92 چەندیان هێنابوو خنادە تۆ بەراوردەکە خۆ بۆ کاتە ناکەی بەراوردی ناکەی کاتە بۆ نمونە تۆ لە 63 دوو حیزبی سیاسی بوون کاردی تۆرە هەر پاتویکێتی کو حیزبیکەی مەبەستم بەڵام هەر ڕاستکەی بۆ کاتە دابڵ هەر دوو حیزبە سیاسیش بێ ئێستا خەڵک ئەو دەنگیان نادات
نایدا خەڵک دەنگ نادا ینی دەزانین چۆنە ڕێژەی دەنگدان چۆن بوو 92 سیدکە ئێستا سیدکە بۆچی خەڵک ناچێت بۆ دەنگدان ڕێژەی دەنگدان سیدکە 2009 سیدکە و ئێستا سیدکە بۆ خەڵک ناچێت بۆ دەنگدان یعنی ناومێدیەکی قوڵ هەیە لە بەرامبەر پارتی و یەکێتی پارتی و یەکێتی کارێکیان کردووە لە وڵاتەدا ئەلتەرناتیڤ نیە بەداخەوە ئەمە شانسێکی زۆر گەورانەیە کە گۆڕان بەو حاڵە لایدا لە پرەنسیپ ئەمە چی پێڵێن بازە نازانم چێ بە سەرسەری یەکێتی پارتی دانیشتەوە بەڕاستی بەختێکی زۆر گەوریان هەبوو لەوە چانسێکی زۆر گەوریان هەبوو یان گۆڕان بۆ دۆخە نەگەیشتوە دۆخی پارتی و یەکێتی لە حاڵەتێکی تردا دەبوو بەڕاستی ئێمە هەمومان بینیمان کاتێک کە گۆڕان دروست کاکە ئەمت بەس یەک نمونە دەیانی ئەو قسەی کاک پاڤڵ دروست بوو کە ئەڵێ باڵانسی هێزی لە سلێمانی گۆڕی و سلێمانی تێکدا هیچ ڕاستێکی تێدا نیە باوەڕ بێ بۆ ڕاست وەڵا ئەوەی باڵانسی هێزی گۆڕی یەکێتی خۆی بوو پۆستی سەرۆکۆماری عراق بوو ئەمە پۆست سەرۆکۆماری عراق بوو باڵانسی هێزی هەموو شتێک لێرە تەسلیمی لە ڕووی دەنگدان و لە ڕووی سامان ئەوەی لە هەرێمی پازگای سلێمانی ئەوەی هەرێمی کوردستان تەسلیمی پارتی کرد پۆستی سەرۆکۆماری بوو یعنی یەکێتی بەمە باڵانسەکەی پۆستی سەرۆکۆماری یەکێتی لە بەرامبەر پۆست سەرۆکۆماری هەموو شتێکی لە هەرێمی کوردستان تەسلیمی پارتی کرد ئەمە باڵانسی هێزی بە ئێستاشۆ باجەکەی هەرەیە یەکێتی نبینی دۆخی چۆنە ئێمە حاڵی یەکێتی کە ئێستا دەیبین بۆ بە قسەی سەرۆکی یەکێتی بێڵێ سا لە هەموو ساڵێک بەهێستین و باشترین ئەیجام حەمەسای سەحافیش جێشی ئەمریکی لە مەتاری بەغدا دابەزی بوو دەیگۆ هێزەکانمانەوە لە بەسرە هێزەکانی ئەمریکا دەبەزیان قابل من ئەگەر سەرۆکی حیزبێک بم بێم کەم و کورتی و خەوشەکانی خۆم بۆ خەڵک بەیان کە پشتیوان نابێت ئەخرەگەر بەراوردەکە زامان بە کورسیەکەن بۆنە لە هەڵبژاردننی ڕابردووە بۆنە حەڤە کورسیانە بوو ئێستا بە 24 کورسیان ڕاستەوە وە ئێمە دەزانین کۆمەلگای ئێمە یەکێتی ئەمە تۆ لەگەڵەوەی کە هەنێک لە لایەنەکانی دەروی پارتی و کێتیاڵێن ئەمە دیزاین کرا و تەزویرە ڕاستی ئەمەش گومانێکە دەزانین بۆچی چونکە لە سەرەتادا ئێمە هەمومان دەزانین خیتابی ڕسمی پارتی لە مەکتەبی سیاسیەوە هەتا سەرۆکی پارتی هەمویان دژی بوون هەمویان بەو ئوسلوبە قسەیان دەکرد هەمویان لەو فۆرم لەو چوارچێوە قسەیان دەکرد لەسەرەوە هەتا خوارەوە کە ناچینە ناو هەڵبژاردننی دیزاین کراوە کەواتەی ئازێک هەیە کەواتە شتێ بیستراوە لە لای پارتیەوە کە هەڵبژاردن بە قازانجی یەکێتی دیزاین کراوە کاتێک کە پارتی دەچێتە ناو هەڵبژاردنەوە کەواتە پارتی شەریکە لەم دیزاینکردنەدا کەواتە پارتیش بەرژەوەندەکانی لەناو ئەم دیزایندا جێگای کراوەتەوە هاوشانی هێچێتی بۆیە کاتێک کە پارتی ڕازی دەبێت من ناتوانم ئەوە بسەلمێنم بە هیچ جۆرێک و ناشڵێم وا بووە بەڵام کاتێک کە پارتی لەم گوتاری خۆی پەشیمان دەبێتەوە دەچێتە ناو هەڵبژاردنەوە چکە چەند جار هەڵبژاردن دیاری کرا لایەن کۆمیسیۆنی عراقەوە پارتی ئامادە نەبوو لیستی تەقدیم نەکرد لیستەکەی پێشکەش بە کۆمیسیۆن نەکرد کاتێک کە لەم کۆمیسیۆن یاخی بوو لەبەر ئەم خیتابەی بوو هەڵبژاردن دیزاین کراوە ناچێت ناو هەڵبژاردن دیزاین کراوە کاتێک کە دەچێتە ناو هەڵبژاردنەوە کەواتە ئینسان گومانیەوە دەکات بەڕاستیەوەش بێتە شەریکی دیزاینەکە باشە لە وڵاتی ئێمە ینی کاریگەری حیزبی بەهێز بەهێزی چەکدار و پارەیە یاکرێ نەخێر حیزب ئەو هێزەیە کە لە ناوەدا تەبابێ لە ناوەدا یەکان گیر بێ لە ناوەدا خیتابی ڕسمی خۆی دیاری بکات و بتوانێت پرەنسیپ و التیزام حیزبەکانی خۆی جێبەجێ بکات و بتوانێت کاری تەنزیمی حیزبی بکات و بتوانێت وەزیفی حیزبی جێبەجێ بکات حیزبەوە نییە کە چەکی زۆری پێە لە ئێستادام دەزام ئەوە قووەتە لە هەرێمی کوردستان و لە ڕۆژهەڵاتیشدا حیزبەوە نیە کە پارەی زۆری لایە حیزب ئەوەیە کە دەست بەسەر شەقامدا دەگرێت حیزب ئەوەیە کە شەقام دەکات بە موڵکی خۆی حیزب ئەوەیە کە لە دەنگداندا بەبێ ئەوەی میلیشای هەبێ بەبێ ئەوەی پارە بەخشێتەوە بەبێ ئەوەی زانکۆی داگیر کرد بێ بەبێ ئەوەی پۆستەکانی پەروەردە و بەبێ ئەوەی پۆستەکانی وەزارەتەکان و سلکەکانی تری داگیر کرد بێ بتوانێت دەنگی خەڵک بەدەست بێنێ بەبێ ئەوەی هیچ پارە بەخشێتەوە دەمانچە بەخشێتەوە تاهوو بەخشێتەوە بتوانێت دەنگی خەڵک بەدەست بێنێ ئەمە حیزبی جەماوەری ئەمە حیزبی دەنگدەرە ئەمە حیزبی سەرکەوت و ئەمە حیزبی ململانێ و دیموکراسی و ئەمە حیزبێکە ئومێدەوەی لێ دەکرێت کۆمەلگا دیموکراتیزە بکات ومێدی ئەوەی لێ دەکرێت کۆمەلگا بەرەو ململانەیەکی ئاسایی بات نەک ملشکاندن لە ملشکاندنەوە دەربازی بکە واتە ململانی سیاسی کە لە ئێستادا ئاسایی نییە ململانی ئاسایی بکاتەوە یعنی ئەو کاتێکە ململانی ئاسایی بووە حیزبی ئەلف لە لای ئاساییە حیزبی با 4 کورسی لەو زیاترە حکومەت پێک بێنێ چکە مافی خۆیەتی بەڵام ئەو ملانی ئاسایی نەبێتەوە وەکو ئێستا دەبێت پارتی نەکسی و کورسی 59 کورسیش بێن ناتوانێت حکومەت تەشکیلکا ببێچێتی یەکێتی نەک ماخی بەدابەشبوونی زۆنە یەکێتی نەک 24 کورسی 7 کورسیش بێنە ناتوانێت حکومەت تەشکیلکا بەبێ پارتی یەکێتی ئەمەش بۆ لایەنە و پۆسیۆنەکان دروستە چۆنیانی بۆ لایەن یعنی بۆ نمونە زەمانێک بزوتنەوەی گۆڕان 25 کورسیە بوو خۆگەر بیویستە لەگەڵ یەکێتیە حکومەت پێک بێنەی توانی ئەمە و مەشروع بوو کە کاگنووشیران پێشنیاری کرد
یەکێتی 18 کورسی هەبوو گۆڕان 24 کورسی هەبوو گوتی فەرموو هەر 24 کورسێکە بۆ ئێوە سەرۆک وەزیران لە ئێوە بێ چون بەنهێری بە پارتیان گوت یان یەکێت گۆڕان لە ژێرەوە معامەرەتان لێەکە ئەمە تەوازونی تێکدا لە هەرێمی کوردستان یعنی ئەگەر بەم منطقەی جەنابەت بێچێتی هەر لە بیدایەتەوە لەگەڵ ئەوان نەبوو کە سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان وەربگرێت یەکێتی پێ وەرناگیرێت تازە زەحمەتە زۆر زەحمەتە زۆر زەحمەتە تازە ئەی ئەم پێداگرتنە بۆ لە کاتی بانگەشغەڵ بژانێ ساروە بە بۆچوونی جەنابەت ئەتوانێت هیچ سەرۆکایەتیەک وەرگێ جگە لە پەرلەمان چکە پەرلەمان ێستا خۆیان ناکەن بە سەرۆکی پەرلەمان زیاتریش پۆستێکەوە وەرناگرێت یەکێتی بەڕاستی من قەناعەتم وایە یەکێتی ئەو هێزە بوو 24 کورسی هەیە هێزی دووەمە مافی خۆی بوو لە ڕووی شەرعەتی ئینتیخابیەوە چۆن دەنگ هاتووە دەنگ نهاتووە من نازام هاتووە پارتی چۆنی هێناوە چێتی چۆنی هێناوە ئیسلامی چۆنی هێناوە بەس ئەمە نەتیجەکەیە 24 بە 39 24 بە 39 لە دەرەوەی پارتی حکومت هیچ کەسێک ناتوانێت 50 زاید یەک کۆکاتەوە ئەمەی شاسوار عەبدولواحیدیش دەڵێ ئەمە 15 کورسێکە دەین 15 کورسێکە چی بدەوێت هێزەکانی تریش بچن هەر 50 زاید یەک کۆ نابێتەوە ئیدی کەواتە ئەمە مزارەیەکی بێمعنایە هەر لە سەرەتاوە ینی بەتاڵە بەڵام یەک حەقیقەت هەیە ینی یەکێتی لە ئێستادا بەو 24 کورسی مافی خۆیەتی وەکو هێزی دووەم یەکێک لە پۆستەکانی سەرۆکاتی داواکان نەکار سەرۆکی پەرلەمان دابنیشە کە پەرلەمانێک بەداخەوە ینی ڕەنگە کادیری زۆر باشی تێدا بێت ڕەنگە خەڵکی زۆر خەمخۆری تێدا بێت بەڵام 2000 دەستگایەکی بێدە سەڵاتە دەستگایەکی بێڕۆحە دەستگایەکە هێزی هیچی نەماوە ناتوانێت داکۆچی لەو یاسایانەکە خۆی دەستی بۆ بەرز دەکاتەوە مسادقەی دەکات و ئیقراری دەکات ناو پەرلەمان و بڵاو دەکرێتەوە لەوە قاعیدا ئەی ناتوانێت داکۆچی لە یاساکانی خۆشی بکات بە بەرچاوی یاساکانی پێشێل دەکرێت ینی ئەم دەستگایە ئەگە بەم شکڵە بێ سەرۆکایەتەکەی شتێکی زیادەیە هەر خودی دەستگاکە دەبێت شتێکی زیادە یەکێتی مافی خۆیەتی لە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکومەت یەکێک لەو پۆستانە داواکە لانی کەم سەرۆکی هەرێم مافی خۆیەتی بەڕاستی لەبەرەوەی هێزی دووەمە معقول نیە یعنی یەکێتی دەبێت پێ لەسەر ئەمەدا بگرێت نەک ملبلانەی ئەوە بکە یا سەرۆکی دەسەڵاتی دادوەری مافی خۆیەتی یەکێک لەو پۆستان لەم سەرۆکایەتیە نەک سەرۆکی پەرلەمان لەم سێ سەرۆکایەتیەکی چیان داوا بکات ئەی بۆ نایاتێ پارتی ئەمە پەیوەندی بە یەکێتیەوەیە یەکێتی دەبێت لەم فاوزاتدا پێدا بگرێت لەسەر ئەمە ئەمە مافیەکی شەرعی خۆیەتی لەبەرەوەی هێزی دووەمی هەڵبژاردنە پارتی ینی چی هەموو سێ سەرۆکایەتیە هەرە بنەڕەتی و جەوهرێکە بات سەرۆکی دەسەڵاتی دادوەری بە سەرۆکی هەرێم بە سەرۆکی حکومەت بە 50 کورسی لە یەکێتی زیاتر نییە بەڕاستی 15 کورسی لەو زیاترە بە دوو سەرۆکایەتی هەبێ با سەرۆکی پەرلەمانیش بۆ ئەو بێ کاکە با دەسەڵاتی دادوەری لە یەکێتی بێ با وەزارەتی ناوخۆ لە یەکێتی بێ من بەستمەوە نییە بڵێم یەکێتی زۆر باشترە لە پارتی بەس مەبەستم قسە لەسەر مافی هەڵبژاردن دەکەم ئیستحقاقی هەڵبژاردن وەکو ئیستحقاقی هەڵبژاردن جا ئەگەم 24 کورسیە نەک لای یەکێتی لای گۆڕان بووە لای بەرەیگەل بووە لای شاسوار نەوەی نوێ بووە لای کۆمەڵی ئیسلامی یا یەکگرتووی ئیسلامی بووە هەر ئەو قسەیەم دەکرد ئەی مافی خۆیانە هێزی دووەم بێت مافی خۆی تێچێک لەو سەرۆکاتیانە داوا کە بچێتم فاوزات و لەگەڵی پێداگر بێ لەسەرەمە هیچ لە دۆخەکە گۆڕێ یەکێک لەو سەرۆکاتیانش وەرگێ من پێم وایە هیچ لە دۆخەکە ناگۆڕێ ئەم دۆخە وەک خۆی بەردەوام دەبێ گەندەڵی و لادان لە مەبادی ئەساسیەکان و لە پرەنسیپی هاونیشتیمانی و هاوڵاتی بوون کە وجودینە لە نیشتیمانەدا وەک خۆی بەردەوام دەبێ دەست بە سەرداگرتن و احتیکارکردن و مۆنۆپۆلکردنی هێزی پێشمەرگە و هێزی ئەمنی و کۆماندۆ و ئەو هەموو تایتەڵە جیاجیانە و ئاسایش و پۆلیس و زانک و قوتابخانەی سەرەتایی و تا دەگاتە ئاخری تا دەگاتە کای اقتصادی و بازار هەر هەموو یەک خۆی درێژەی دەبێ و خراتر دەبێ ینی هیچ شتێک چاوەڕوانی ئەوە ناکرێت لەسەر دەستی ئەم هێزە سیاسیانە ئەم دەسەڵاتە سیاسی کە زیاد لە 30 ساڵە ئەزمموی ئەم بەڕێوەبرنی ئەم وڵاتیان لەژێر دەستدایە هیچ ئومێدێک نییە لە لای من کە بڵێن باشتر دەبێت سوێنە جامەکەی ینی خەڵک چاوەڕێ ئەم گۆڕانکاریەکە کە ئەم دۆخەوەکو ئێستا نەمێنێتەوە خەڵک دەبێت هوشیار بێ خەڵک دەبێت بە ئاگا بێ بە مافەکانی خۆی خەڵک دەبێت مافەکانی خۆی بناسێت هێزێکی قلیمیە بێت و ئەمان لا باو ڕاستی ئەمە تەریقەیەکی ئەمەش میتۆدێکی تری گۆڕانکاریە ینی دەکرێت تۆ قەناعەتت بەوە هەیە ینی هەژمونی بڵێن وڵاتانی دراوسێ بەسەرم دوو حیزب بۆ مانەوار هەیە بەدڵنیاییەوە ئەگەر هەژمونی ئەوان نەبووە گۆڕانکاری زۆر گەورە ڕوویدا لە هەرێمی کوردستانەمە هیچ گومانێک لەوەدانە هیچ گومانێک لەوەدانی سەردەمی گۆڕان شەڕوا من لێت ناشارمەوە یەکێک لەو باجە گەورانی کە بستنەوەی گۆڕاندا ئەم پرەسیپە نیشتمانی بوو دەستی بەم پرەسیپە نیشتمانیە گرت بوو نەیتوانی ڕێگەی نەدا ببێ بەشێک لە ئەجەندای ئێرانی لە مناوچەیەدا باجی ئەمەی دا بستنەوەی گۆڕان ینی هێزێکی یەکەم لە ناوچەکە تەسەوەڕ دەکەم گۆڕان زۆر لەوە زیاتر دەڕۆی ئەگەر بێت لەو پرەنسیپە نیشتمانیە لایدا بە ئەگەر بوو با بەو هێزە سیاسیانەی تر ئەگەر دەستکاری
ئەو پرەنسیپانەی کردبا کە لە سەری دامەزراوە گۆران ئەمەی قبول نەکرد گۆران ئەمە هێزە نیشتیمانیە بوو ئەبوو جوانی هات باش منت هێنایە بۆ پرسیارێکی هێنمۆ ناوخۆ یعنی هەمیشە دەسەڵاتی بۆ نمونە سیاسەتی پارتیوێچێتی وا بووە کە دژایەتی بۆ نمونە حیزبێکی سیاسیان کردبێ ئەگە هەر لە ناویشانە بردبێ دووکەرتیان کردووە ئێستا تۆ بۆ لە نێوان گردی زەرگێتە و کورساتە ینی هەستەکەی لە نێوان پارتیوچەتیاردا بەشکرابێتن چونکە بەحەقەت من شتێکم بخوێندەوە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ئەڵێ جەماعەتی کورسات بە پاراستن و نازانکاردانی پارتیش بێنن ناتوان کۆنفرانسەکە ئەمە وەکو ئاماژە بوو کۆنفرانسەکە ڕێژەی یاسایی تاوکە ئەین بەسرەوەی یەکێتی نایڵێ ینی ئەلەساس ئەم لە عایدی پارتی بێ و گردەکە عایدی یەکێتی بێ تاوکو ئێستا ئەمە بە بۆچوونی خۆت تۆ تەسەوڕێکی کامیان لە کامیان نزیکتر بێ من گومانم لەوە نییە دەستی یەکێتی و پارتی لەم یاریدا هەیە بەڵام ناتوانمەوە بسەلمێنم بڵێم ئەمە سەر بە پارتیەوە ئەمە سەر بە یەکێتی پارتی ئەمەواڵێ بەڵام گومان لەوەدانی ینی هەموو ئەوەی زانی کە لە کوردستاندا لە هەرێمی کوردستانە کرد دەبن دوولەت دەبن ئینشقاق دەکەوێتە ناویانەوە گومانی تێدانە هێزە گەورەکان یاری خۆیان دەکەن لە ناویدا ینی چ سوودێک چ قازانج دەکات لەوەی هێزەکان زعیف بن بێگومان بۆی بێتە سەر تەلەڤیزیۆنە بڵێ ئەها گۆڕانەوە تا هیچ پێ نەکرا بۆی خەڵک ناومێتکە بۆی خەڵک ڕوو لە هێزی تر نەکات بۆی خەڵک بڵێ ها گۆڕانی چی پێ نەکرا کاک نەوشێرانی چی پێ نەکات تۆ چیت پێ ناکرێ ئەمە قسەی زۆر بێمەعنایە لە سیاسەتدا ناومێتکردنی خەڵک قسەیەکی زۆر بێمەعنایە لە سیاسەتدا ئەو پێ نەکرات تۆ پێت دەکرێت گەنجێکی تر پێی دەکرێت یەکی تر پێی دەکرێت ئەم خەڵکە کاتێک کە بیر دەکاتەوە لە مافەکانی خۆی کاتێک کە هۆشیاری کۆمەڵایەتی دەچێتە سەر کاتێک کە دەزانێت ئەو مافی چێە لە وڵاتەدا ئەو مافە پێشێل دەکرێت کاتێک کە دەزانێت کوڕەکەی ئەو بە شادەیەکی باڵاوە دانامەزێت و بەڵام ئەوەی ئەو دیوی جیرانەکەی بە شەهادەی زۆر لەو نزمترەوە دادەمەزرێ و لە شوێنی باش دادەمەزرێ و موچەی گەورەتر وەردەگرێت کوڕەکەی ئەو تاوان دەکات بە پێشتاوی خەڵکە و قانون نییە بۆ ئەو سزا نادرێت و لەسەر و قانونەوەی بەڵام هەژارێک لەسەر ڕەنگە چیلۆپیازێک 6 ساڵ لە زیندان بکرێت کاتێک ئەمە دەبینێ خەڵک هوشار دەبێت بە مافی خۆی بێگومان ئەم دەسەڵاتە نقطەی کۆتایی بۆ دادرێ ئەمە کاتی دەوێت بم پێم وایە زۆر پەلە نەکرێ باشە من دەزانم دایمەن ئەوەی کە بیر لە گۆڕان دەکاتەوە بەس گۆڕانکاری ئەوەی بیر لە گۆڕانکاری دەکاتەوە پەلەیەتی بەڵام گۆڕان بۆ خۆی پرۆسێسە ینی پرۆسێس شتێک نییە ینی ئەوەی کە بڵێ ڕووداو نییە پرۆسس کاتی دەوێت ینی پێویستی بە کاتێ پێویستی بەوە هەیە دەرفەتی بدەیت پێویستی بۆی پشوو درێژ بێ لەگەڵی دەبێت خەڵک هوشار بکرێتەوە کاکە ئێمە دەبێت کۆمەلگەی مەدەنی بەهێزکەین ئێمە لە هەرێمی کوردستان لە کۆمەلگەی مەدەنی کوژراوە مردووە کۆمەلگەی مەدەنیشانی هەمووی سەر بە حیزب ئەخەوەنیەوەت پێڵم دەبێت ئەمە بەهێز بکرێت دەبێت کۆمەلگەی مەدەنی نرخ و بەها و قیمەتی بدرێتەوە کۆمەلگەی مەدەنی بەهێز بکرێت تۆ دیقەت بدەیە لە مامۆستایان بۆ مافی پیشەی خۆیان دێنە سەرجادە لە بڕگەیەکی ئەم خۆپشانداندا یەکێتی دەچێتە ناویان و پشتیوە مشریف دەنێرێ و مدیر دەنێرێ و دەبەن لە هەر شوێنێک من حرمەتی زۆرم هەیە ناڵێم هەر هەمووی بەڵام ئەکسەریەتی مطلقی لە هەر شوێنێک مشریف و مدیری مەکتب چۆن ناو خۆپشاندانەوە بزانە دەسەڵات لەو زۆنە دەسەڵات لە پشتێتی دەسەڵات لە پشتیەوە وەستاوە ئەجینا مشریف و مدیری مەکتب لەبەری حیزب دایناوە ناچێتە ناو هەڵبژارنەوە ئێمە خۆمان ئیشمان کردو هەمومان دەزانین لەناو حیزبدا ئیشمان کردو لەناو ڕێخستندا ئیشمان کردو و کاری ڕێکخراوی پیشەیشمان کردووە دەزانین دۆخەکە چۆنە و دەزانین چۆن ئەم حیزبانە دەستیان خستوتە ناو ئەو پۆستانەوە چۆن دابەشی دەکەن و چۆندا و دەزانین بەشێک لەو خەڵکە ئەوانەی بڕوانامەی باڵاشیان هەیە چۆن دەکەونەوە لە بەرپێی حیزب بۆ پۆستێکی بچووک و پۆستێکی هیچ ئەهەمیەت تویش قیمەتێکی نییە لە شخصیت و کەسایەتی خۆیدا کەسایەتیی کۆمەڵایەتی و سایکۆلۆژی بەهێزی هەبێ پۆستەکە چ قیمەتێکی نییە چکە تۆ کەسایەتی لە بەرامبەر ئەوەدا دۆڕێنی ینی کۆمەلگەی مەدەنی کاتێک کە بەهێز دەکرێت بە دڵنیاییەوە ئەم هێزانە ناتوان ئەمە بکەن کاتێک مامۆستا دێتە سەر شەقام ئەمە وەکو پیشە دێ ینی ئەگەر مامۆستانی هەولێر و دوهۆک و سۆران و کۆیە و ڕانیە و قەڵازێ و هەموو بەیەکەوە بتوانن یەک ناوەندی بڕیاردانیان هەبێ یەک ناوەندی ئازیان هەبێ یەک ناوەندی سەرکردایەتی کردنیان هەبێت ئەندازیار بە هەمان شێوە پزیشک بە هەمان شێوە کاکە من لێ ناشارمود زۆر شوێنی ئێرەکە لە هەولێر لە هەولێر ها ڕێگات پێ نادابێ سەرجارە لێرەژەکە دەستت بۆ شتانە بەر کە حرامە بەلای یەکێتی و پەلامارت دەدا مایکەکەت دەشکێنێت ڕۆژنامە نووسەکە دەگرێت ئیهانەت دەکات ڕێگری کرا لە تەنکەرەنەوەکان ئەی تەبانێ بینیمان کە دەستیان بۆ شادەمارەکە بەرێکسەر بە شەو ڕۆژی خێوەت پێچرایەوە و سوکایەتی بە ڕۆژنامە نووسکرا و نادانەوە ماڵێ زۆر باشە من یەک پرسیارکەم بەسەر وەکو بۆچوونی خۆشیانە بێ خۆت یەک لایکەیتەوە میراتی گۆڕان لە نێوان گردی زەرگێتەوە کورساتە بۆ کامیان دەمێنێتەوە وەڵا نازام هەر جدی ینی نازانی نابزت نازام بۆ ینی خۆ تۆ ئێسا گەسێری خۆت ئەتۆ پێ شخصیەتەکانە ناسی
نانە تۆ شخصێتەکانە ناسی ئەو کەسانیشی کە بە چواردەوری هەردوو لاوەن لا دڕوونە کە ئەم میراتە بۆ کامیان دەمێنێتەوە وەکو میراتە ئابوووریەکە بۆ گردەکەەوە بۆ کوڕەکانی کاگنۆشێران ماوەتەوە کۆتای پێاتەوە اللهمە ئەگەر لە ئایندەدا یەکێتی بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ پارتی لە حکوومەتتی ئایندەدا دەست بخەنە ناوە مۆزوعانە و سیغەیە بدۆزنێ و ینی بە دووری مەزانە ئەمەشیان لێ بستێنەوە ئەگە گۆڕان بەم ئەنداز بەو شێوە بەردەوام بێ هەموو ئەو مڵکانی هەیەە ڕەنگە دەستی بە سەردابگیریە بەڕاستی پێم وایە ئەو مڵکانی کە ئێستا لەو مۆکوانی هەیەە لەو بینانەی ناو سلێمانی هەیەە لە تەلەڤیزیۆن و رادیۆکەیان یعنی لە زۆر شوێنی ترکە مەسلحەتی چان هەیە تەسەوەر دەکەم بکەوێتە مەترسیەوە بەڵام میراتە سیاسی و حکومڕانێکە والله نازانم بەو پێی کە هیوادارم تەبابن من ئێستا بۆ نمونە کێنێن لەوێ بۆ نمونە ئەوترێ بودجەی بزنەوەی گۆڕانات لەوێ بۆ نمونە بەشێک لە وەزیرەکان سەر بەوێن وڵا کەسایەتی ناسراوەکانی زیاتر لەوێنە منەوە دەزانم ئەوانە کە ناسراون زیاتر لەوێنە لە خوارەوەن بڵێن لە کورسات بەڵێ بەڵام وەکەوەی من یەکلایکەوە من ڕاستەکەی من تەمەنای ئەوە دەکەم تەمەنای ئەوە دەکەم تەبابن تەمەنای ئەوە دەکەم یەکگرنەوە تەمەنای دەکەم تەبا نەبوون بوون وەڵام من هەر ئومێدی تەبایەکەیان بۆ دەخوازم ئەگە تەباش نە من هەر ئومێد دەکەم تەبابن تەمەنایان لێ یەکەم داوایان لێ یەکەم من زۆر سپاس دەکەم کاکی دکتۆر جعفەرعەلی مامۆستای زانکۆ ئەندام گەشتگیری بزنەوەی گۆڕان زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ گەشت زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکۆ سەبینەری بەرنامەی حەوت سارن بەخواتان ئەسپێرم خواتان